لە هەواڵی تێلیگرافی بەریتانیا لەسەر باسی 29 پێنجی 2014 توێژینەوەیکیان بڵاو کردەوە و ئەوەی خستە ڕوو کە پۆرنۆگرافی مێشک بپوکێنێتەوە و وەڵامدانەوەکان لێڵ بکات بۆ هەندەری جنسی. زیانی سیرکردنی پۆرنۆگرافی چیتر شاراوە نییە لە خەڵکی ڕۆشنبیر. بەپی پەیمانگای ماکس پلانک لە بەرلین بۆیان دەرکەوت ئەو بەشەی مێشکە چالاگە بێت کاتێک کە خەڵک هان دەدرێ یان خەڵات دەدرێتەوە ئەپوکێتەوە بە ڕێژەیەکی کەمتر کارەکات کاتێک خەڵک سەیری پۆرنۆگرافی و مادە بەدرەوشتیەکانەکەن. و بێت چ شتێکە بێت گرنگتر بێت لە جەستەی مرۆڤە جگە لە مێشکمان. نابێت چیتر بە ئاگابین و خەمێکی لێ بخۆین دەربارەی ئەو هەواڵە. لە ڕابردووە زانایان بڕوان وابوو کە لە دوای تەواوبوونی تەمەنی مناڵی مێشک چیتر توانای نابێت لەوە زیاتر گەشە بکات. بڕوان وابوو کە زیانی توندیان پێکانی گەورە بەرجەستە بکەوێت ئەکرێت مێشکی کەسێکی تازە پێگەشت و بگۆڕێت. هەرچۆنە بێت بەم دوایانە ئەویان دۆزیەوە کە مێشک بەردەوامە گۆڕێ هەتا وەکو ئێمە لە ژیان نابین. نەک تەنها ئەوە بەڵکو هەمیشە خۆی پێک دێنێتەوە و هەروەها خوو کردداری نوێ هەڵەگرێت بە هەمان شێوە و بەردەوام دەرچەی نوێ دروستەکات بە تایبەتیش لە تەمەنی گەنجێتیە. و هەر ئابم شێوەیە خۆگرتن بە پۆڕن دروستە بێت و مێشکی کەسێ هەڵدەکۆڵێ. لەبەرەوەی پۆڕن زۆر توندە و زۆرم لێکار و ئالوودەکەرە ئەو دەرچانەی دروست بوون لە مێشکە بۆ سیرکردنی پۆرنۆگرافی ئەکرێ بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە. جا بەو شێوەیە تەنانەت پێشبڕکێ کات لەگەڵ پەیوەندی سێکسی ڕاستەقینە لەگەڵ هاوبەشی ڕاستەقینەیە. بڕواکت پۆرنۆگرافی بەسەر مێشکە زاڵە بێ و ئەرکی مێشک تێگەیات بۆ ئەنجامانی پەیوەندی سێکسی ڕاستەقینە لەگەڵ هاوسەرەکەتە. لە تازەترین توێژینەوەیە لە زانکۆی کۆڵۆمبیا دکتۆر نۆرمان دۆیجێ باسی کرد کە چۆن پۆڕن گۆڕانکاری درێژخایەن دروستەکات لە مێشکدا. وتی سیرکردنی پۆرنۆگرافی حاڵ و مەرج دروستەکات لە مێشکدا. ئەم حاڵ و مەرجانەیش تەرکی زەکاتە سەر ئەو وێنانەی کە سەیرت کردوون کە ئەبێتە هۆیەوەی کە کەسەکە گرنگی بە هیچ شتێکی تر نایەت ئیتر ئەگەر هەرچیەک ڕوویا بێت لەو کاتێک کە سەیری پۆڕ نەکات. جا لەسەر کار بیت یان لە نزیک هاوسەرەکە دانیشت بیت یان تەنانەت کاتیەوە بێت کە نوێژەکەت بکەیت. جابیر لەوانە بکەرەوە کە بۆ چەندەها ساڵە سەیری پۆڕ نەکەن. ئەم وێنانە لەوانەیە بە تەواوی لە قوڵای مێشکیانە سوتا بێت و ئەو دەرچانەی کە دروست بوون زۆر بە توندی پێگەێنراون کە هەوڵ و ئیرادەیەکی زۆریەوێت تا دووبارە پێک بهێنرێنەوە تاوەکو بێنەوە سەرباری ئاسایی خۆی. دووەم شت دکتۆر دۆیجێ باسی کرد کە پۆڕن بە هەمان شێوە بێتە هۆی دەردان و چالاکردنی چەند مادەیەکی کیمیایی هۆرمۆنێک لە مێشکە وەگەر مادەیەکی تری ئالوودەکەر. ئەم مادە کیمیاییانە واد لە یەکەن کە بۆ ماوەیەکی کاتی هەست بە دڵخۆشی بکەیت. ئەگەر ئەم مادە تێکەڵانە دەربدرێن تۆ لە زۆنی ئاسوودەییت دڵخۆش و ڕازیت. بەڵام هەر کە ئاستی ئەو مادانە دابەزی تۆ پەست و بێتاقەت و بێزار و تووڕێیت. هەواڵە باشەکە ئەوەیە هەروەک پێشتر باسمان کرد مێشکت توانای ئەوەی هەیە کە خۆی چاپ بکاتەوە بێتەوە دۆخی ئاسایی خۆی. وە تاکە ڕێگە بۆ بەدەسێنانی ئەوەیە کە مێشکت بە دیمەنی گونجاو و خۆ تەندروستەکان پڕ بکەیتەوە و بێگومان بە تەواویش دوور بکەویتەوە لە سیرکردنی پۆرنۆگرافی.